بینەران و جێگرانی عزیز ئەم کاتتان باش ئێستاش کاتی بەرنمەی هەفتانەی هوەری هەمەچەشنە و جێگران هاتوو ئەم جارە میێوانی بەرنەما خۆی لێرە لە ئیستودیۆی بەشی کوردی دەنجی ئەمریکا ئامادەیە کاکێ من مامڕەش بەرپرسی پەیوەندەکانی دەرەوەی ڕێکخراوی گەنجانی کوردی نێونەتەوەی سەبارەت بە ڕێکخراوەکە و سەردانێکی چەند ڕۆژێک لەمەوبەری بۆ ئەرمینیا بۆ بەرنمەکەمان دەدوێت و ئەلبەتە هەر لەم بەرنمەیەش میوانێکی دیکەمان هەیە کە شارەزایی لە کاروباری ڕێکخراوەکە و کاکێ من هەیە کاکەمین بەخێر بێ بۆ استودیۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا. زۆر سپاسان دەکەم سپاس بۆ دەرفەتێک کە بۆ منتان ڕخسان. کاکەمین دەکرێت سەرەتا باسی ئەو ڕێکخراوی گەنجانی کوردی نێونەتیمان بۆ بکەی هەرچەندە پێشتریش باس کراوە و توێش لەسەرمە کراوە بەڵام بۆی کە جێگران یا و بینەران زیاتر ئاگادار بنەوە گە بکرێتن لێرە باسی بکەیەوە. ڕێکخراوی گەنجانی کوردی نێودەوڵەتی لە ساڵی 2009 لە هەرێمی کوردستانی عێراق دامەزراوە لەلایەن کۆمەڵێک گەنج کە خاوەن بڕوانامە و خاوەن ئەزمون لە بواری کاری ڕێکخراوەی و ئەم ڕێکخراوە ئامانجی ئەوەیە کە پەیوەندی کەلتوری و پەیوەندی ڕێکخراوەی لە نێوان گەنجانی کوردستان و گەنجانی وڵاتانی تر دابمەزرێنێ. ئێمە دەمانزانی کە ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوی تر لە هەرێمی کوردستان هەیە کە ڕێکخراوی گەنجانن بەڵام بۆ ئەوەی زیاتر تیشک بخێنە سەر پەیوەندی نێودەوڵەتی نێوان گەنجان و ئەو ناساندنی کەلتوری کورد لە نێوان گەنجانی کوردستان و گەنجانی وڵاتانی دەرەوە و سوود وەرگرتن لە ئەزمموی یەکتر ئێمە ئەو ڕێکخراوەمانداناوە بۆیە ئێستاش زیاتر جەخت لەسەر ئەو لایەنەی کاری ڕێکخراوەی دەکەینەوە لە پاڵ هەموو ئەو ڕێکخراوانێک کە لە هەرێمی کوردستاندا هەن کە ئەوانی شەریەکەیان بە ئامانج و کاری خوانەوە مەشغوڵن. بەڵێ باسی ئەوشان کرد بێجگەلەوە چی چالاکیەکانی دیکەی ئەم ڕێکخراوەیە چیە لە بواری هوەری لە بواری سیاسی لە بواری ئەدەبی لە هەموو بوارەکانە ئەگەر بکرێت کە ئێمە دەڵێن ئاڵوگۆڕی کەلتور مەبەست لە نووسینە میوزیکە و هەموو ئەو کایەکانی تری کەلتوری هەر نەتەوەیەک بەنمونە ئێمە بە ئامانجی ئەوەن کە هونەرمەندانی گەنجی وڵاتەکەمان نزیک بخێنەوە لە هونەرمەندانی گەنجی وڵاتانی تر بە تایبەتی میوزیک ژەنان و هەروەها ئەوانەی ترکە لە بوارەکانی شان و کاریتردا لە بواری هونەریدا کار دەکەن و بە هەمان شێوە نووسەران ڕۆژنامە نووسان هەر لەسەر ئەو خاڵش بوو کە لە 2 ساڵ لەمەوبەر ئێمە 17 ڕۆژنامە نووسی گەنجی کوردمان گەیاندا ئاژانسی ئەنادۆڵی نێودەوڵەتی کە لە بارەگا سەرچەکەی لە ئەنکەرەیە ئەم ئاژانسە ماوەی 12 ڕۆژ ترێنینگی بە ڕۆژنامە نووسانی گەنجی کورد کرد لەوێندەری وە شارەزایی و ئاڵوگۆڕی کەلتوری لە نێوان هەردوولادا ڕوویدا کە ئەمە یەکێکە لە ئامانجە هەرە سەرچەکان و بۆیە لایەنی هوەری بەشێکی گرنگی ئامانجی ڕێکخراوەکەمان. باشە بەرنامەی داهاتوتان چییە هی ئەو ڕێکخراوەیە لەم ماوەی کە بێتن چی بەرنامێکتان هەیە؟ بەڵێ سەرباری سەردانیکردنی چەند وڵاتێک بۆ ئەوەی ناساندنی ڕێکخراوەکە و ناساندنی کەلتوری کوردی ئێمە برادران ئێستا لە کوردستان کاکشوان کە سەرۆکی ڕێکخراوەکەی و لەگەڵ کاک عومەرکە کەسێکی دیار و ئەکتیڤی ناو ڕێکخراوەکەیە سەرقاڵی ئەوەن کە پرۆژەیەک لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری جێبەجێ دەکەن کە لە 11 مانگی 5دا لە هاوینە هەواری دوکان زیاتر لە 200 گەنجی پارچەکانی کوردستان کۆ دەکەنەوە بە تایبەتیش ئەو گەنجانی کە ئێمە تێکەڵاویمان لەگەڵ ڕێکخراوەکانیان هەیە و هەروەها چەند وەفدێکی گەنجان لە ئەرمینیا و لە تورکیا و لە وڵاتانی تر کە بێن بۆ ئەوەی بزانن چالاکیەکانی ئێمە چیە و هەروەها گەشتێکیان پێ بکەین بە ناو هەرێمی کوردستاندا و دڵنیا بن لە ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان و دڵنیا بن لەو گۆڕان و پێشکەوتنانی کە لە هەرێمی کوردستان ڕوویداوە بڕیارە ماوەی 5 ڕۆژ ئەو پرۆژەیە بەڕێوە بچێتن و لەوێدا کۆمەڵێک چالاکی هوەری و ڕۆشنبیری بەڕێوە بچێتن کە دەچێتە قالبی ئاڵوگۆڕی کەلتوری لە نێوان هەردوولادا. کاکەمین بەر لەوەی بینە سەردانەکەی ئەم دوایەت بۆ ئەرمینیا مانجی ڕابردوو سێم کۆنگرەی نێونەتەوەی گەنجانی هەر چوارپارچەی کوردستان لە شارۆچکەی ڕەمێڵانی هەرێمە کوردیەکانی سووریا بەڕێوە چوو بەشێکیش لە ڕێکخراوەکان بەشدار نەبوون. ئێوە چۆن ئەو ڕووداوە هەڵدەسەنجێن بۆ بەشدار نەبوو؟ سەبەبی چی بوو ئەوم کۆبوونەوەی کە ئەو لەوێ سازکرا چۆن ڕێوەچوو؟ بەڵێ ئەمە سێمین کۆنگرەی نەتەوەی گەنجانی کورد بووکە بۆ هەموو گەنجانی کورد لە پارچەکان سازکرا بوو
کۆنگرەی یەکەم لە ئامەد بوو لە دیاربەکر، کۆنگرەی دووەم لە شاری هەولێر بوو لە پارساڵ، و لە کۆنگرەی دووەم لە ڕاستپاردەکانی کۆنگرەی دووەم بڕیاردرا ئەگەر بارودۆخ گونجاو بێتن لە هەرێمە کوردەکانی سووریا کۆنگرەی سێیان بکرێتن، و ئەگەر هەر زۆر ناچار بوون جارێکتر بگەڕێنەوە بۆ شاری هەڵەبجە وەکو ڕەمزێک و سێمبڵێکی ناساندنی مەزلومیەتی گەلی کورد کە هەمومان کۆک بوون لەسەری لەوێدا بکرێت. دوای تێپەڕبوونی ساڵێک دیارە بەشێک لەو ناوچانە ئێستا دەتوانرێت لەوێدا کاری ڕێکخراوی بکرێتن و کۆنگرە و کۆنفرانس نەک تەنها هەر کۆنگرەی نەتەوەی گەنجانی کورد، پێشی ئێمە کۆنگرەی ئەو ئەندازیارانی کشت و کاڵیش لە یەکێک لە هەرێمە کوردیەکانی شارەکانی ئەو هەرێمە کوردیەکە لە سووریا ئێستا بەردەستی کوردەکانەوەیە ئەنجام درا. دیارە مانجی ڕابردوو کۆنگرەکە ئەنجام درا و بەشێک لە ڕێکخراوەکان بە بیانووی نەبوونی ئەمنیەت و بە بیانووی نەبوونی ئاسایش لەو ناوچانە بەشداریان نەکرد، و دیار بوو کۆمەڵێک کۆبوونەوە لە نێوان گەنجانی ڕۆژاوای کوردستان کە هەرێمە کوردەکانی سووریا دەگرێتەوە ڕوویدا و نەگەیشتنە دەرەنجامێک کە بێکەوە هەموو کۆنگرەکە بکەن، ئەگەرچی بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی گەنجان لە هەر چوار پارچەی کوردستان و لە ئەوروپاش بەشدار بوون. ئەوەی حقیقەتێکێ دەمەوێت بڵێم ئەوان لەوێوە بەڕسمی ئێمەشیان وەکو گەنجانی ئەمریکا وەکو ڕێکخراوەکانی گەنجانی ئەمریکا داوت کرد، بەڵام ئێمە نەمانویست خۆمان بخێنە نێوان ئەو دوو بەرداشی کە پێمان وابوو بێدەنگ بین لەو دوو بەرەچێکە دەکەوێتە نێوان کۆنگرەکە، هەرچەندە هەوڵیشماندا کە کۆنگرەکە یەک بخێن دیار بوو هەوڵەکانمان نەزۆک بوو بە حکمی ئەوەی کە هیچ کامێکیان ئامادە نەبوون دان بە لە هەندێک لە هەڵوێستەکانی خۆیان خۆش بن. بەداخەوە دیارە ئێستا ڕێکخراوەکانی هەرێمی کوردستانی عێراق جارێکتر ئەوانەی کە بەشدار نەبوون نەدانەوێ کۆنگرەی سێەم دیسان ئەنجام بدەن لە کەمپی دۆمیز کە کەمپێکی ئاوارەکانی کوردەکانی سووریاکە لەوێن دەر ئاوارە بوو نەدانەوێت لەوێ بیکەن، بەڵام تاوەکو ئێستا هیچ پەیوەندیێکیان بەڕسمی ئێمەوە نەکردووە وەکو ڕێکخراوەکانی گەنجی کورد لە ئەمریکا. دیارە پێیان وایە ڕێکخراوەکانی ئێرش لایەنگری پارتە دەسەڵاتدارەکانی ئەوێن کە ئەمە خۆی لە خۆیدا هەڵەیە گەنج لێرە وەکو کورد کار دەکەم. من وەکو خۆمان وەکو ڕێکخراوەکە پێمان وایە لە هەر شوەیەک چوار کورد کۆبێتەوە بۆ مەسەلەی کورد ئێمە خۆمان بە پێنجەمین کەس دەزانین. ئێمە پێمان وایە بێلایەنانە کێشەی کورد لەسەروی هەموو کێشەیەەکە و پێشمان وایە کورد وەکو ئێمە وەکو کورد پێویستیمان بە یەکگرتووی و بە پێکەوەژیان هەیە و ئەو کۆنگرێکە لە ڕۆژاوای کوردستانیش کرا دەتوانین بڵێن جێبەجێکردنی ڕێنماییەکانی کۆنگرەی دووەم بوو کە بڕیار لەسەردرا بوو. یاکە من ئەزانی لە سەرەتا باسم کرد کە بەرنامەی هونەری هەمە چەشنە حەزمان دەکە زیاتر باسی هونەر بکەین، بەڵام باسەکە وایات ئەم شتێک کە باست کردی هیچ هەوڵێک هەیە بۆی کە ئەم دووبەرێکی ڕوونەداتن، ینی هیچ هەوڵێک هەیە کۆشەکەیە بۆی کە نێوانی ئەولانە نەبکاتن بۆی پێکەوە هەر وەکو یەک ڕێکخراو بمینەوە وەکو یەک کۆنگرا نەکو ڕێکخراوەکانجیان. من پێم وایە هەردوو لا نیەتیان هەیە، هەردوو لا نیەتیان هەوە، ئێمەش نیەتمان وایە کە هەمومان بێکەوە بین، بەڵام حەز دەکەم ناتێگەیشتن لە نێوان هەردوو لادا هەیە. حەز دەکەم کۆمەڵی خاڵ هەیە کە پێویست بۆ هەموو مناقەشەیە ناکەتن دوجاریش من دڵنیام لە دوا ڕۆژایمە هەمومان پەشیمان دەبینەوە و باسی ئەوە دەکەن کە خۆزگا وامان نەکردا بواە. بەڵێ کاکێ من وەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد وتمان میوانێکی کەشمان هەیە وەکو بۆتە مۆرچی بەرنامەکەمان میوانێک دێنین و کەسێکی دیکەش میوانێکی کەش دێنین کە شارەزایی لە میوانەکەمانە هەبێتن کاروبارەکەی هەڵبسەنجێنی یا کاروباری ڕێکخراوەکەی هەڵبسەنجێنێ. ئێستاش کاک ئارام مستەفا سکرتێری کۆمەڵی پەرەپێدانی تواناکانی لاوانمان لەگەڵا بابزانین ئەو چۆن کارەکانی ڕێکخراوەکەتان و تۆ هەڵدەسەنجێنی. کاک ئارام ئەم کاتت باش؟ ئەو کاتتان باش، زۆر سپاس بە ئێوە. کاگەرام بەخێراتن دەکەین بۆ بەرنامەی هونەری هەمە چەشنە و جۆگران لە بەشی کوردی دەنجی ئەمریکا. زۆر سپاسان دەکەین، زۆر سپاس بە ئێوە. دڵخۆشم بەوەی کە من یەکەم جارە کە لە رادیۆیەکی دەنجی ئەمریکا کە رادیۆیەکی بە زمانی کوردیە زۆر دڵخۆشم بەوەی کە دەتوانم
پەیوەندیتان لەگەڵ بکەم و زیاتر قسە لەسەر ئەو بابەتانە بکەین کە ئێوە بەڕێز پێشنیاری بەڵێ ئەگەر داوا لێ بکەین ئەنی هەڵسەنگاندنێک لەبارەی ڕێکخراوەکەی کە کاک هێمن ئاماژەی پێکرد هەڵسەنگاندنەی بکەی هەروە لەبارەی کارەکانی ئەو بەتابەتیش کاک هێمن فەرموو. بەڵێ زۆر سپاس. وەڵا دیارە کاکێ من وەکو چاڵێکوانێک وەکو گەنجێکی کۆت من زۆر پێی دڵخۆشم بەڕاستی دەی پەنجەی دیارە توانێتی کاری باش بکە. دیارە ئەو ڕێکخراوەی کە کاکێ من پێشتر کە سکرتێری بوو یەکە لە ڕێکخراوێک تەمەنێکی کورد بەڵام خەرمانێکی زۆر توانی حرەکەیەکی باش پەیوەندیی باش دروست بکە بەتایبەتی ئەو پەیوەندیە نێونەتەوەیانەی کە کۆمەڵێک پەیوەندیان دروست کرد وەکو خۆشی ئاماژەی پێ کرد کۆمەڵی کاروساڵاتی بوو بە تاکید ئێمەش توانیمان لەو پەیوەندیانە وەکو ڕێکخراوەکانی کوردستان ئیستفادە بکەین. دیارەکەکێ من وەکو گەنجێک من لە سەرەتای کارکردنیەوە کە ئاگداری بووم کە سەرەتای زۆر ماوەیەک لەگەڵ ئێمەش کاری دەکردەوەوانە گەنجێک بوو بەڕاستی دەبیندراکە ئەو گەنجە کۆمەڵێک کاری جوان و سکرێت جوانی پێە بۆیە بەڕاستی هەم پێشنیاری ئەویان کرد کە ڕێکخراوێک دروستکرد. من یەک لەو کەسانەم کە پشتی پەنای ئەو ڕێکخراوە بووم. ئەو ڕێکخراوە بەڕاستی توانێت تاکە ئێستا پەیوەندیی زۆر باش دروستکە. ئەو پەیوەندیش تاڕادەیەکی باش پەیوەندیی گشتی بووە وەکو بڵێ لە بەرژەوەندی گشتی بووە نەک لە بەرژەوەندی تایبەتی ڕێکخراوەتی خۆشیان. بەڵێ کاگەرەمەگە بکرێتن بە کورتی باسی ئەوم کە ئەگە بە چاوەکی ڕخنەوە تەمەشای کاک هێمن و ڕێکخراوەکە بکەی چی ئەڵێ یانی چی پێ باشە کە لە کاک هێمن بە شێوەیەکە باە مەسەن کارێک کە کردیوتی حەز دەکرد بە شێوەیەک باگە سەرنجێک تێ لەسەرەوە فەرموو. بەڵێ وەڵای من دەڵێن کاکێ من ئێستا لە فەزایەکی فراوانە کە ئەویش لە وڵاتی ئەمریکایە دەکرێت کاکێ من پێشنیاری بۆ دەکەم ئەگەر ئەو پێشنیاری من قبوڵ بکە کاکێ من وەکو گەنجێکی کورد وەکو گەنجێکی سەربەخۆ بۆ بەرژەوەندی گشتی کار بکاتن. من پێم وایە لەسەر ئەگەر نازان بۆ خۆشی پێکردێت تا ئێستا لەو کاتانە هەز دەکەم بە شێوازە گشت دەکا کە بە ستایلە گشت دەکا ئەو ستایلە بۆ گشتیە هیوادارم هەرواش بێ هەوڵی ئەوە بدا بۆ گروپ بۆ کارێک نەبێ بۆ هەموو کوردستانی هەر چوار پارچە بێ ئەو پەیوەندیانە کە دروست دەکا بەتایبەتی ئەو پەیوەندیانە لەگەڵ برادرانی ئەرمینیا لەگەڵ فدراسیۆنەکەی ئەرمینیا کە من لە نزیکەوە متابعەت کرد و ئاگادارم لە هەواڵەکانی کارێکی باشی کرد و هیوادارم هەر لەسەر ئەو ستایلە بڕوا بتوانێت پەیوەندەکان لە بەرژەوەندی هەموو ئێمەش بەڕاستی کە ڕێکخراوەکانی کوردستان پێویستمان بۆیە کە کۆمەڵێک پەیوەندی لە ڕێگای ئەو کاکێنەوە دروست بکەین. هیوادارم هەروە بێمانە وەکو گەنجێکی بێلایەن هەوڵ بدات. بەڵێ زۆر سپاس کاگەرام لەسەر خەت ببینی ئەگەر ویستمان شتێکمان ویست داوا لێکەین یا ئەگەر ویست خۆت پرسیارێک دەبوو پرسیارێک شتێک دەبوو ئەتوانی بەشداری بکەی. کاکێ من لەسەر بانگهێشتی پەرلەمانی لاوانی ئەرمینیا چەند ڕۆژێک لەمەوە بەر سەردانێکی ئەرمینیات کرد هەرچەندە ماوەیەک لەو پێش لە دەنجی ئەمریکا باسێکت کرد دەکرێت باسی ئەم سەردانە بکەیت چۆن بوو چیت کرد کارەکانتان چی بوو لەوێ؟ بەڵێ ماوەیەکی دوورە ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی ئەرمینیا وەکو ڕێکخراوەکە خۆمان ڕێکخراوی گەنجانی کوردی نێودەوڵەتی و بە تایبەتیش لەگەڵ پەرلەمانی لاوانی ئەرمینیا و لەگەڵ فیدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی ئەرمینیا و لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی لەوێ کە چالاکن لە بواری کۆمەڵی مەدەنیدا. دیار بۆ ئەوان پێیان خۆش بوو لە نزیکەوە دانیشتن و گفتوگۆ بکەین لەسەر بانگهێشتی ئەوان داوایان کرد سەردانی ئەرمینیا بکەم لەوێ لەگەڵ پەرلەمانی لاوانی ئەرمینیا دانیشتن وشت بکەن. 2 هەفتە لەمەوبەر من سەردانەکەم ئەنجامدا و لێرەوە سپاسی هەموو ئەو کەسولایەن و هاوڕێ و دۆستانم دەکەم کە لەوێ هاوکاریان کردم لە مەسلەی ڕێخستنی سەردانەکە و لەوێ دەتوانم بڵێم چاومان کەوت بە سەرۆک و جێگر و بەرپرسی پەیوەندەکانی دەرەوەی پەرلەمانی لاوانی ئەرمینیا و گفتوگۆیشی تێر و تەسەلمان کرد لەسەر چۆنێتی کارکردنی ئەوان و گفتوگۆیشی تێر و تەسەلمان کرد لەسەر میکانیزمی دروستکردنی پەرلەمانێکی گەنجانە لە هەرێمی کوردستان کە ئەوان خاوەن ئەزمون لەو بوارەوە لە ئێستادا هەوڵێکێ لە هەرێمی کوردستان بۆ دروستکردنی پەرلەمانی لاوانی گەنجانی هەرێمی کوردستان
و چامان کۆت با فیدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی ئەرمینیا بەشداریمان کرد لە پرۆژەیەکی ئەوان کە کۆمەڵێک گروپی گەنجانی وڵاتانی ئەڵمانیا و ئیتالیا و فەڕەنسا و وەروەها وڵاتانی وەکو پورتوگال و ئیسپانیا و کۆمەڵێک وڵات لەوێ گروپەکانیان هاتبوون. من لێ بابەتێکم لەسەر هەرێمی کوردستان و قۆناغەکانی گەشەسەندنی کرانەوەی بەڕووی دنیادا پێشکەش کرد کە پرزنتیشنێک بوو ڕەوانەوەی ئەو گومانانە بوو کە گوایە هەرێمی کوردستان وەکو شارەکانی تری عێراق مەترسیان لەسەر و ئەمن و ئاسایش نییە و هەروەها لە ڕووی هونەریشەوە لەوێ کۆمەڵێک شت کە ئیستیفادەمان کرد لە ئینتەرنێتەوە هونەری کوردیمان بە هەموو ئەو گەنجانی وڵاتاندا ناساند. ئەوان وایان دەزانی کە کورد تەنها چەند خێزانێکن لە عێراق دەژین بەڵام لەوێ ئەو گەنجانە بۆیان ڕوون بووە کە هەرێمی کوردستان پەرلەمانی خۆی هەیە حکوومەتی خۆی هەیە و هەروەها هونەری خۆشی هەیە. زۆر سەرسان بوون بۆ هونەرێکە لە هەرێمی کوردستاندا هەیە بە تایبەتی هونەری موزیک و شانە و هەڵپەرچێ و ئەو فیستیڤالانێکە لە کوردستان دەکرێتن. کاکێ من ماوەمان زۆر کەماوە تەنها 2 دقەیەکمان ماوە حەزمەکە بەرنامەکە زیاتر بێتن بەڵام بەداخەوە بەرنامەکە کورتە لە سەردانەکەدا وابزانم رادیۆی کوردی یاریڤانتەنش بەسەر کردبەوە دەکرێت باسەکی حاڵی ئێستای ئەو رادیۆ بکەی لە ڕووی توانانەوە ئەو پێداویستەکانیان ئایا بۆ دابین دەکرێت باسەکی ئەو رادیۆ کە چوە خەڵکەکی زۆر منێکی خۆم بکە لە مناڵی جۆم لە رادیۆ گرتووە بە رادیۆ یاریڤان جۆم گرتەوە بۆ دەستم کردووە ئەگەر بکرێ باسەکی ئەوە بکەی دەتوانین بڵێن کۆنترین رادیۆی کوردی کە تاوەکو ئێستا لە پەخش بەردەوام بێ رادیۆ کوردی یاریڤانە کە لە ساڵی 1930ەوە پەخشی بەردەوامە یەکێک لە خەونەکانەوە بووکە ئەو رادیۆ بین و بەهۆی ئەو سەردانەوە خەونەکەم هاتە دی. رادیۆی کوردی یاریڤان دەبوو لە ساڵی 1990 بە بڕیاری حکوومەتی ئەرمینیا دابخرێ لەبەر ئەوەی کە ئەو کاتێکی یەکێتی سۆڤێت هەڵوەشایەوە حکوومەتی ئەرمینیا بودجەی زۆر خراپ بوو داوای کرد کە چەند بەشێک لە رادیۆ گشتی وڵاتەکەی دابخرەیەک لەوانە کوردی بوو بەڵام بە هەوڵ و هیمەتی یەکێک لە دڵسۆزانی ئەو رادیۆیەکە کەرەمێ سەیادە نابێ وەفاداری ئەو لەبیر بکرێتن ئامادەی خۆی دەربڕی کە خۆی و کوڕەکەی و کچەکەی بەبێ بەرامبەر لە ساڵی 91ەوە تاوەکو ئێستا لەو رادیۆیە کار دەکەن لە هەندێک حاڵەتدا خۆیان بە پێ هاتوچۆیان کردە لە ماڵەوە بۆ ئەوێ و لە ئێستادا پەخشی رادیۆکە نیم سەعاتە بەڵام خاوەنی ئەرشیفێکی گەورەیە خاوەنی خزمەتێکی گەورەیە. ئێستا حاڵی رادیۆکە زۆر خراپە پێویستی بەوە هەیە کە هەموو لایەک بە چاوی ڕێزەوە حکوومەتی ئەرمینیا چەند یارمەتیانەدا مانگانە چەند حکوومەتی ئەرمینیا هیچ یارمەتێکیان نادا تەنها مانگانە بۆ ئەو کارمەندە 3-4 کارمەندی کە هەیەی مانگانە $80 دەداتی ئەوی یەکی $80 داتی ئەوی ژوە بزان بۆ هاتوچۆیە بۆ ئەوەنیە بەڵام ئەوان لە خۆشەویستیان بۆ رادیۆیەکە و لە خۆشەویستیان بۆ رادیۆ کوردیەکە بەبێ بەرامبەر کار دەکەن لەوێدا و ئەوە جێگای ڕێز و تەقدیرە پێویستە ئەو ڕێزان لێ بگیرە بەرامبەر ئەوە و پاداشتێکی شایان بۆ ماندووبوونیان بدرێتەوە کە ئەمە پێویستە هەموو لایەکمان خۆمان بە خاوەنی ئەوان بزانین. کاکێ من بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی ڕێکخراوی گەنجانی کوردی نێونەتەوەیی لێرە لە ئەمریکا لە سوودی بەشی کوردی ئەمریکا زۆر سپاس دەکەین هەر ئەوەندە ماوەمان هەیە هەروە زۆر سپاسی کاک ئارام مستەفا سکرتێری کۆمەڵی پەرەپێدانی تواناکانی لاوان لە کوردستان زۆر سپاسان دەکەین داوا لێ بردنەکەین هەر ئەوەندە حەزمان دەکەن زیاتر باسی بە تایبەتی باسی رادیۆی یاریڤان بکەین بەڵام بەداخەوە هەر ئەوەندە ماوەمان هەبە زۆر سپاس بەێوەش.